لا بابتشين لي هوالك دي كمان فعلا. ودنيام لويكا توغلي شتيلم يعني أمر الإسلاماني سيها من فستيفالي مايا برهوتو لم فستيفال دا خوند كاران لقونا غجيا وزكاني هم خوندنگا وهروا هم بيمانگاتيا بجدار بون بعد هنانو بروجكانيان تواني بيان فستيفالكو چالاكي كان جوان تربكن بجا لوانا فستيفالو چالاكي هنري وكالتوري شي تدابو جالا من بيم خوش ليرو بيامك بنيرم بويكك لواني كأمر بجدار بولا فستيفالكا ايش خاتوني كي زور بچوك بو كبا سماو دانسي كوري بجداريان كربولا فستيفالكا خاتو رومال من بالين بيدابو كأمر من لا بروغرامكيا ناوي بين مو اماجي بيبكم لوي كأمر زور دلخوش بولا فستيفالكو شالكي كي زور جواني شي كردو ايش بالاني بما يابو كأمر لا ساعات حوتا بينري كورسات ماجازين بلغل بوكي وخشكا غوركيا كاتبا بينري شالكي كاني امري فستيفالكا بين لا سيمين چالاکەکانی فستیڤاڵی مایەوە لەگەڵ خانین لێرە لەگەڵ گروپێکی زۆر جوانین کە مامۆستاکەیان لا تەنیشت منەوەیە کە ئەمڕۆ لە فستیڤاڵەکە سەمایەکی چینیان ئامادەکردو دەچینە لای مامۆستاکەیان و بزانین ئەمە چ جۆرە سەمایەکە مامۆستا سڵاو لەوێ سڵاو لە ئێوە زۆر بەخێر بێن من مامۆستا دیەم لە کۆمەڵگەی پەروەردەی کورجینیەت بە خێراتنێکی گەرم لە بەڕێستانەکەم تەنەش هەموو شتێ جلوبەرگ و ئامادەکاریەکانتان زۆر جوانە دەستان خۆش بێ بەسێکمان لەم سەمایە بۆکەم چالاکی ئێوە چییە؟ ئەم چالاکیە کولتورێکی چینیە هێناومانەتە ناو قوتابیەکانمانەوە ئامانجمان ئەوەیە قوتابیەکانمان زۆرترین کولتوری چواردەورمان لە وڵاتان لە جیهانە هەمووی بناسن چونکە لە چەند لاینێکی کەشەوە ئیشمان کردووە سەمای کۆریمان کردووە چینیمان کردووە جگە لە کولتوری کوردی عەرەبیمان کردووە ئیتر ئەوە بە تێکەڵی ئیش ئەکەین بەسەری تا چەند گرنگە خوێندکاران مناڵان ئاشنا بکەین بە سەما جیهانیەکان و کللتوری وڵاتانی دیکە بەڵێ زۆر گرنگێکی زۆری هەیە تەمان لەبەر ئەوەی کە سیستەمێک هەیە لە ناو مناڵانە بەیەکیانەوە ئەبەستێتەوە فێری ئیشی گروپاتیان ئەکات فێری ئەوانەکە چۆن مێشکیان بەیەکەوە جۆین بێت و چۆن بەیەکەوە هەمویان ئیشکەن ئەم جۆرە ئیش و کارانەکە بە گروپ ئەکرێ گرنگێکی زۆری هەیە بۆ مناڵان لەبەرەوەی کاریگەریەکی زۆری ئەبێت لە سەریان تا چەند ماندووبی بەوەی کە ڕاهێنان بە خوێندکاران بکەین لە ڕاستیان ماندوو نابم چێژێکی زۆر خۆشی هەیە و زۆر چێژ بەخشە کارکردن لەگەڵ مناڵە جیهانێکی سەیرە هەمیشە سەرکەوتوو بن مامۆستاکان من پێم خۆشە لە دوان لە یەکێک لەو مناڵە جوانانە وەرگرم کە ئەمڕۆ لەم سەمای تایبەت سەمایەکی چینیە بەشدار بووە بزین ئەو دەربارەی ئەم چالاکیە چیمان پێدەڵێت سڵاو لەوێ گوڵە جوانەکەم چۆنی باشم تۆ ناو چییە؟ ڕووماڵ پێم بڵێ تا چەند دڵە خۆشە بەشداریت کردووە لەم فستیڤاڵە و سەمایەکی چینی پێشکەشەکەی زۆرم پێخۆشە پێم بڵێ تا چەند جلوبەرگەکەت بەدڵە تا چەند شارەزای ئەم جۆرە سەما و ئەم جۆرە جلوبەرگەی ئەم جلە زۆرم حەز لێ و زۆر دەمێک ئەم دانسە ئەکەین دوسێ جار پێش وەخت ئەم دانسەشمان کردو زۆر شارەزای لەم دانسە پێم بڵێ ئەمڕۆ پاشکەمێکی تر ئەچنە سەر ستەیج ئەم سەمایە پێشکەشەکەن لەگەڵ هاوڕەکانە ئامادەن باڵێ دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەمە کەمێکی تر ئەم گروپا کە سەمای چینیان ئامادەیە دەچنە سەر ستەیج و سەماکەی خۆیان پێشکەشەکەن کوردیە من خەڵکی کوردستانم بە کەلتور و جلوبەرگم جیاوازە نیشتیمان مافی ڕەوای خۆما منی سەربەست و ئازاد بژین بەندکرا و ماڵیان ڕوخاندن بەڵام من هەر نابەزین کوردم 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 خەڵکی کوردستانم زمانی من کوردیە خودان وڵاتم دێرینم کولتوری من زیندیە کوردم خەڵکی کوردستانم زمانی من کوردیە خودان وڵاتم دێرینم کولتوری من زیندیە کوردم کوردم نەبێت لە سێمین فیستیڤاڵی زانستی ساڵانەی مایاوە کە چەندین چالاکی تێیدا نمایشەکرێت لە پاڵسان چالاکیە زانستی و پەروەردەیی و پزیشکی و هەروەها وەرزشەکاندا
چالاکی هنەریش نمایش کرا یەکێک لە چالاکیەکان کە مامۆستایەک هەیە بەشدار بوو باسێک لە چالاکیەکە خۆیان دەکات باسێک لە گرنگی چالاکیە هونەریەکانە کات لەم جۆرە فستیڤاڵانە ئاسڵاو دەبێم کاتت باش خۆت بناسێنیت و بەسێکمان لە چالاکیەکەی خۆتان ساڵەتەوەش بەخێر بن سەرچاو من کەنار مامۆستای موزیک لە کۆمەڵگەی بەریتانی نێودەوڵەتی لە سلێمانی ئێمە شەروەکو کۆمەڵگەکانی تری مایە هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک و چەند نمایشێک کیکلاوانە موزیکی ژەنینی موزیک بوو لەگەڵ مامۆستاکانی هاوڕێم پێکەوە کە بێک هاتبوو لە موزیکی جیهانی و هەروەها موزیکی کورتیش بوونی موزیکی ڕەسەنی کوردی لەم جۆرە چالاکیانە نمایشکردنی ئەم جۆرە میوزیکانەدا چەند گرنگە؟ بێگومان زۆر گرنگە چونکە ئەو کەسانی کە هاتبوون بۆ ئێرە پێک هاتوون لە بینەری جیاواز هەرێکە و چێژێکی خۆی هەیە هەرێکە و حەزەکات جۆرە موزیکێکی گوێ لێ بێت بۆیە ئەم چالەکەش مادەم لێرێ و لە کوردستانە لەبەرەوە ئێمە شتێمان خۆش موزیکی کوردیشی تیابێت بەگشتی پێتان وایە چالاکی هونەری پێویستە لەم جۆرە فستیڤاڵانەیە؟ بێگومان شان بەشانی چالاکی زانستیەکان چالاکی هونەری زۆر گرنگە و بەتایبەتر چالاکی موزیکی کە خەڵک چێژێکی زۆری لێوەرەگرێت وکە من بینیم هەموو ئامادەبووان چێژێکی زۆریان لە موزیکەیەوە بینی و تەواوی بەشداربووان کۆ ببوونەوە لە ستەیجەکە بە خۆشحاڵیەوە ئێمەش کە لەسەر شانۆ بووین بینیمان خەڵکێکی زۆر کۆ ببوونەوە و بەتایبەت هاتبوون گویان لێگرتی ئەوە زۆر هەستێکی خۆش بوو کە کاتێک ئێمە لەسەر ستەیج بووین. من نامیانە ئێمڕۆ تورکژماشەیە.